سەرۆکی ئێران دووەجار لە بەغدای پایتەختی دووەم ئێران قسەی خۆی کرد. کۆنتڕۆڵکردنی حیزبەکانی ڕۆژهەڵات و ترسی پێکدادانی شیعەکان پزیشکیانی گەیاندە بەغداد. تەنها 3 مانگ بەر لە ئێستا و لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئێران کاندیدی ژمارە 2 دەیگوت ئێمە بۆ بچین خزمەتی عێراق بکەین و پارەی تێدا سەرف بکەین کە ئەوان تەنانەت وەفایان نییە و پارەی ڤیزای هاوڵاتیەکانیشمان وەردەگرن کاتێک دەچنە زیارەتی ئیمامەکانمان. ئەمڕۆ هاتە بەغداد و یەکەمین گوتەشی ئەم ڕستەیە بوو. شانازیمە یەکەمین سەردانم بۆ وڵاتێکە کە بەلای ئێمەوە گرنگترین و استراتیژیترین هاوپەیمانمانە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران بە ئومێدی کۆنتڕۆڵکردنی پارتە بەرهەڵسکارە کوردیەکانی وەک کۆمەڵە و دیموکرات و لە ترسی پێکدادانی شیعەکان لە نێو خۆیاندا گەیشتە بەغدادی پایتەخت. پزیشکیان لە کۆنگرەکەی هێندە بە تاسەوە باسی گرنگی عێراقی بۆ ئێران کرد کە دەتگوت باسی گرنگی تاران دەکات. دۆخی نێوخۆیی شیعەکانی عێراق ئەوەی پێی دەگوترێت چوارچێوەی هەماهەنگی دەکوڵێت. ئاشکرابوونی تۆڕێکی جاسووسی هەواڵگری و جاسووسیکردن بەسەر پەیوەندیەکانی مالیکی و عامری دۆخەکەی خستۆتە بەردەم چەندین ئەگەری نەخوازرا و تەنانەت تا ئاستی هەڵوەشانەوەی حکوومەت و سیستەمەکەش ڕۆیشتووە. ئەمە بۆ ئێرانیەکان هێڵی سوورە، هەر بۆیە پزیشکیان پێش هەر شوێنێکی تر خۆی گەیاندە پایتەختی دووەمی کە بەغدادە. پرسی سوتەمەنی، قەرزەکانی سەر عێراق و غازی سروشتی و لەوانش گرنگتر کۆنتڕۆڵکردنی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە لە خاکی عێراقدا بە تایبەت دیموکرات و کۆمەڵە. هەر بۆیە سوودانی وەکو نیازپاکیەک لە کۆنگرە هاوبەشەکەیاندا گوتی بەڵێنمان بە ئێرانی دراوسێ داوە بە تەواوەتی و هێزانەی بوونەتە گرفت لەسەر سنوورەکان کۆنتڕۆڵ بکەین. ئێران تەواو دۆخی هەستیارە. لە پێچەختی ئێران دۆخی عێراق خۆشی لە لێواری تەقینەوەیەکی گەورەدایە. بە جۆرێک ئەو ڕیسەی 20 ساڵ ئێران دەیڕێسێت خەریکە دەبێتەوە بەخوری. ئەگەر شیعەکانی عێراق لە نێو خۆیاندا بەر ببنە گیانیەک دوور نییە نەک حکوومەتەکەی سوودانی بەڵکو تەواوی سیستەمەکە هەڵبوەشێتەوە و سەدری دژ و دژبەر دەست بەسەر هەموو شتێکدا بگرێت کە ئەوە ئیدی دڵخوازی ئێران نییە. هەرچەندە پزیشکیان پێشتر تەواوی پێداگری دەکرد کە تەواوی سەرنجی دەخاتە سەر سیاسەتی نێوخۆیی و دەستی ئێران لە سووریا و لوبنان و یەمەن و عێراق دوور دەخاتەوە و هەر بەو بانگەشانەش دەرچوو، بەڵام هەر زوو لە بەڵێنەکانی پەشیمان بووە و بەپەلا خۆی گەیاندە عێراق و بەرنامەی داهاتووشی چوونیەتی بۆ لوبنان و سووریا. خراپترین خاڵی کارنامەی سەردانەکەی پزیشکیانیش داواکاری کاراکردنی ڕێککەوتنامەی ئەمنی نێوان هەردوو حکوومەتە کە ئامانجی سەرەکی نەک تەنها کۆنتڕۆڵکردنی پارتە کوردی ئۆپۆزیسیۆنەکانە بەڵکو ڕادەستکردنی سەرکردەکانیان و دەرکردنی تەواوی لایەنگرانیانە لە خاکی کوردستان.